الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه مامۆستایان خوشکان برایان السلام عليكم ورحمة الله وبركاته. برایانی بەڕێز مامۆستایان ئامادەبووان، ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر ئەساسێک دامەزراوین کارمان کردووە، دوای خۆمان ڕاگەیاندووە لە نێو کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئەسڵ و ئەساس و بنەما و بناغەی کاری ئێمە بەدەستێنانی ڕەزامەندی خودای پەروەردگارە. هەر ڕێگایەکی تر کە لە ژیانی حیزبایەتیمانە گرتومانەتە بەر ئامراز بووە نەک ئامانج، وەسیلە بووە نەک غایە. بۆیە ڕۆژێک ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی یان پێش کۆمەڵی ئیسلامی چەکدار بووین بۆ ئەو زەمەنە، بۆ ئەو کاتە ئامرازی پاراستنی ئەسلی کاری ئێمە کە داوە و بانگەوازی ئیسلامیە. داوە و بانگەواز لەوێ شیکەینەوە بۆ تاکی کوردیمان، بۆ هاوڵاتیانی کوردستان، چکە لەوەیە بەو شێوەیە باش لێ حاڵی نەبن. داوە و بانگەواز واتە تێگەیاندن و پێگەیاندن و شیارکردنەوەی خەڵکی لە ئەسڵی دینەکەیان. ڕێنوێنی خەڵک بکەی کە دوای خوای پەروەردگار بکەوێ. ئەمڕۆ لە ڕێگا گوێم لە شێخ شەعراوی بوو. شێخ شەعراوی بە دەنگی دیارە کاتی لاوێتی و گەنجێتیشی بووە، کاتی پیری نەبووە لە دەنگەکەی، وا دیارە باسی زووەکە. ئەڵێ ئەمڕۆ لە ڕۆژگارێکین خەڵک ئەیانەوێت دین وا لێ بکەن کە خوا دوای دینەکەیان بکەوێ، خوا دوای فەهمی ئەوان، تێگەیشتنی ئەوان بۆ دین بکەوێ، لە کاتێکا خوا لە ئێمە داواکە کە ئێمە دوای ئەو بکەوین. ئێمە لە ناو کۆمەڵگای خۆمانە کە لە ناو کوردستان ئاژین، پێمان وایە ئەرکێکی سەرەکی ئێمە وەکو خەڵکێکی ئیسلامی تێگەیاندنی میلەتەکەمانە، وشارکردنەوەی میلەتەکەمانە، ناسینیانە بە دینەکەیان، بۆی خوای گەورە فەرزی لەسەر کردوون لە هەموو بوارەکاندا. هەروەها ئەم ڕۆژ گوێم بابەتێکی ڕئیس حکومەتێکی ئەوروپیم خوێندەوە، ڕئیسی حکومەت وەزیری خارجی نەمسا کە ئافرەتێکە، بۆ خۆشی دیارە لە وڵاتانی عەرەبی بووە و لە ئەردەنوانە و عەرەبیەکی باشە زانێ. ئەڵێ ئێمە دینی ئیسلاممان قبوڵ نییە وەکو ئەوەی هەندێ موسڵمانەیانەوێت کە منهەجی ژیان بێت. ئێمە بۆی دوور نەکەوین و لە قسەکانی خۆمان و لە بەستی خۆمان، ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەساسی کارەکەمان، ئەسڵی کارەکەمان ئەوەیە ئەو دەرفەتە بپارێزین کە بۆمان ڕەخساوە کە خەڵکی بانکەین، تێیان گەێنین، دوایی پێیان بگەێنین لە ئیسلام و لەوەی کەوا ئیسلام فەرزی کردووە لەسەریان. بەتایبەت لەم ڕۆژگارەدا کە بیرروبۆچوونی تر زۆر لە هەوڵدان بە فرەوانی کە لادانێک لە کۆمەلگای کوردەواری ئێمەدا دروست بکەن. بۆیە کاتێ لە مامۆستایانی پێشەمەیانە پرسی، ئەیاندەم چەکەمان وەکو چەترێک بۆ حیمایەتی داعوەکە، واتە ئامرازێکە بۆ ئامانجێکی پیرۆستتر کەویش پاراستنی داعوە و بانگەوازەکەیە. ئێمەش کە وەکو کۆمەڵ لە 2005ەوە چوینەتە نێو ئینتیخابات، دەبێ ئینتیخابات ئەگەر ئامانج بێ تەزویرمان لێکرا و دەنگی پێویستمان نێنا، دەبێ بچینە ماڵەوە، دەبێ ناڕەحەت ببین وەکو ئەم جارە کە هەموو
ڕاپرسیەکان هەموو توێژینەوەکان لەسەرەوە بن کە کۆمەڵی ئیسلامی کوردستان دەنگی زیادی کردووە، بەڵام دەنگەکانمان لێ دزرا، هەر لە ناوچەیەک بە شێوازێک بە ئوسلوبێک دەنگی کۆمەڵی ئیسلامی کوردستان کەم کرایەوە. بەڵگەیش زۆرن لەسەرەوە، بچووکترین بەڵگە کە ئێمە بە کێمان وتووە بە ئەمریکی بە ئێرانی بە هەر کەسێکمان وتووە سەرسام بووە بێدەنگ بووە، لە دوو بنکەدا 370 پۆلیسمان دەنگی داوە، 73 دەنگمان بۆ هاتوۆتەوە لە دوو بنکەدا. ئەوە بڵێن هەر وێڕای ئەو بەڵگەیانەی کە لە لای ناوەندی هەڵبژاردنمان هەیە. بەڵام و معلومی مامۆستایانە پێش هەمومان و هەمووتان دەبێ بیزانن کە ئەسڵی کاری ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆمەڵە کاری پیرۆزمان هەیە، کۆمەڵە کاری دەعاویمان هەیە، کەناڵێکمان ئەوە ماوەیەکە هەیە کە پێشتر داخوازیەکی گەورەی جەماوەری ئیسلامی کوردستان بوو کە بۆ کەناڵێکی بانگەواز نییە، ئێستا کەناڵەکەمان هەیە. جاران ئەوترا ئیسلامیەکان بۆ خزمەت بە ملەتەکان ناکەن، دەستگایەکی گەورەی خێرخوازیمان هەیە کە بەخشینە کە کۆمەڵە بوار لە خۆی دەگرێت، کە ئێستا یەکێک لە بوارەکانی زۆر گەورە بووە کە نەخۆشخانەکانی بەخشینە کە لەوەی لە کوردستانە لەو سێ ناوچەیە کە لەو سێ شارە و شارۆچکەیە کە نەخۆشخانە هەیە، لایکەم مانگانە ڕۆژانە 1000 کەس، مانگانە 30,000 کەس هاتوچۆی ئەو نەخۆشخانانەی ئێمە دەکە. ئەو کەناڵی بانگەوازە، ئەو بنکە و بارەگایانمان کە بنکە و بارەگای خزمەتکردن و شارکردن و تێگەیاندنی خەڵکین، و لە هاوینەکانە زۆرێک لە بنکە بارەگاکان ئێمە بنە بنکەیەکی فێرکردنی مناڵی خەڵکی. ئەمە و کەناڵەکەمان و دەستگا خێرخوازیەکانمان و مامۆستاکانمان و سەرکردەکانمان کە لێرە و لەوێ خەریکی کاری خێری و کاری بانگەوازین، ئەوە ئامانجی ئێمەیە، ئەوە فراوان بکەین. ئەمڕۆ بەچیەوە پارێزین؟ بەوەی هەبین لە کایەکانە، لە ڕێی هەڵبژاردنەوە، هەبین لە پەرلەمانە، هەبین لە پارێزگاکانە، گونجا باش بوو توانیمان خزمەت بکەین، هەبین لە حکومەتە. بۆیە ئەچینە هەڵبژاردنەوە، باشە کاچین دەسەڵاتە و هەموو جومگەکانی بەدەستە و تەزویرەکا و لێرە بە شێوازێک، لەوێ بە شێوازێکی تر، لەوێ بە ئوسلوبێکی تر، باش بە دوای دەنگەکانمانە ئەڕۆین کۆمەڵ لەگەڵ ئەو حزبانەی کە هاوڕابوون لەگەڵیان ئەوەی توانیان کردیان. ئەمن ئەم قسەیەم بۆ ئەندام و کادرانی خۆمانە داوایانە کردە بێت لە دوای دەنگەکانمان بن، ئەوەی لە دوای چوین قانونێک دەرکرا، یاسایەک دەرکرا لە عێراق کە هەموو سنووقەکان بژمێرێتەوە. دوایی تەوجیهاتێکی دەرەکی نزیکبوونەوەی دوو جەمسەری جیاواز لە شیعەکانی عێراق وای کرد یاساکە بگۆڕێ بۆ ژماردنەوەی دەستی هەندێک لە سنووقەکان، حتا هەندێک سنووقیان ژماردووەتەوە. ئەم ئێستا ئەم قازیانە سکاڵای لەسەر نییە، چکە سکاڵا لەسەر سنووقەکان نەبووە، سکاڵە لەسەر کۆی پرۆسەکە بۆ کە تەزویری تێدایە، گۆڕیان بەو شێوازە. دەمەوێت ئەوە بڵێم کە ئێمە وەکو سیاسیەکانی کۆمەڵ، وەکو پەرلەمانتارانی کۆمەڵ درێغیمان نەکرد لەوەی کەوا بە دوای دەنگەکان ئابڕۆین و هەڵوێستی پەرلەمانی عێراق بۆ وجودی نوێنەرانی ئێمە هەڵوێستێک بوو، ڕوون بوو. ئێستا ئێمە لەم ڕوانگەیەوە بەرەو پرۆسەیەکی کە ئاچین کە پرۆسەی هەڵبژاردننی کوردستانە. ئەپرسن تەزویر و بەڵێ تەزویر لەوەیە بکرێ بە شێوازێکی تر، بە ئالێتێکی تر، بە میکانزمێکی تر. ئێمە لەبەر ئەوەی غایەتی ئێمە، ئامانجی ئێمە تەنها هەڵبژاردن نییە، تەنها دە کەسماندانە ناوە بگەنە پەرلەمان ئەوەندەش بگاتە حکومەت. ئەسڵەکەمان کارێکی ترە کە کاری ئیسلامیمانە،
ئەو کارەیە کە یەکێکی ئێمە پێشەوەی حزب ببێ هەندێکمان و مامۆستاوان حتمەن پێشەوەی حزب هەبێ هەبووین دەعوەمان کردووە لە مزگەوتەکان ڕاوەستاوین تا گەنجێک ببێت تێگەێنین فێری بکەین خۆمان چوین لە دوو مامۆستا فێری شت ببین لەو ئەسڵ کارەوە هاتوین دوای حزب بووە و بیستمانە حزبەیە و حزب دوای دروست بووە پێشەوە دەعوە هەبووە بانگەوازە بووە نیەتێکە بووە بۆ ئەوەی کەوا دینی خوا بە ملەتە بگەیەنرێ ئێستا دەرفەتێکی زۆرە لە بەردەستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو دەرفەتەمان لە دەست دەرچێ حەقی خەفەتمان هەیە نەک لەبەرەوەی لە هەڵبژاردنا وڵات بە تەزویرمان لێکرا بە تەمای 4 بووین وەڵای ئێستا 2مان هێناوە ئاگامان لەوە بێ چونکە ئەگەر بەس هەڵبژاردن بێتە ئینی خولیای ئێمە و ئەوەی ئێمە بەڵام ئایا من لە ئەهەمیەتی هەڵبژاردن کەمەکەم و نە بۆ ئەمڕۆ سلاحی ئێمە هەڵبژاردنە ئێتا سلاحەکەمان بەهێز بێ دیفاعمان زیاتر لە کایەکانی خۆمان پێکرێ با ئەو سلاحی بەدەستمانەوەی هەڵبژاردنە بە توندی بگرین ئامرازێکە ئەمانگەێنێ خزمەتێکی ئامانجەکەمان پێکرێ لەبەرەوە کاتێکین دەنگەدەین دەکەس بگەینە پەرلەمان دەبێ ئەوەمان لە نیەتا بێ کە ئەم کارشمان بۆ خوای پەروەردگارە ئەم کارشمان بۆ خزمەتە بە ئاینەکەمان ئەمەش خزمەتێکە بە سەحوەی ئیسلامی بە کاری ئیسلامیمان ئەمەش واجبێکە لەسەر شانمان کە ئەیکەین لەسەر ئێمە جوهد و ماندووبوونە لەبەرەوە هەر لە ئێستەوە کە ناوەندەکانی دەنگدان کراونەتەوە هانی خەڵکی خۆمان بدەین ئێستش کۆمەڵی تعلیماتی تازە لەسەر ناوەندەکانی دەنگدان و ئەوانە هەیە دەبێ ئێمە بڕۆین بە پیریەوە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان هەموو کەس دان بەوە دادەنا کە ئەم هەڵبژاردنە دەنگمان زیادی کردبوو خەڵکێکی زۆر دەنگی پێداوین و ئەم جارە مەقبولێتێک ڕەزامەندیەکی چاکی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هەڵوێستەکانی لە نێو جەماوەرە هەبووە لە هەموو شوێنی هەستمان پێ کردووە درکمان پێ کردووە شاڵە بۆ کوردستان زیاترە بێ و ئێمە ئەوەی لە توانامانە بێ لەگەڵ هاوکارانمان لە حزبەکانی تر لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە هەموو ڕێگریەکەکەین لە تەزویر بەڵام ناشتوانین بڵێن تەزویر نابێ بەس ئەم جارە دەبێ چاودێرەکانمان دەبێ بە گەرم و گوڕی بچونەوە سەر سونوقی دەنگدان گرنگەوەیە من دەمەوێت پێتان بڵێم و خزمەتتان بکەم کە نابێ ئێمە لەبەرەوەی تەزویر لەوە کراوە واز لەمە بێنین